مامۆستایان و فەرمانبەران و موچەخۆران جارێکی دیکە گەڕانەوە سەر شەقام، بەڵام ئەم جارە لە پاڵ داواکاری موچە داوای هەڵوەشانەوەی حکومەتی هەرێم دەکەن، چونکە پێیان وایە بوون و نەبوونی لە ئێستادا هەر وەکو یەک وایە. ئەم کابینەیەش هیچی بۆ خەڵکی پێ نەکراوە. خۆپیشاندەران بەوتنەوەی دروشمی ناڕەزایی لە بەردەم دادگای سلێمانیەوە بەڕێپێوان بۆ بەردەم پارێزگای سلێمانی بەڕێکەوتن. ئەبوایە ئێستا ئێمە بۆ وڵاتە فەقیر هەژارەکان پارەمان کۆ کردهاتەوە، زەکاتمان بناردایەتە دەرەوەی وڵات، بەڵام بەداخەوە لە سای بنەماڵە، لە سای کەسانی نەخوێنەوە، لە سای کەسانی دز و مافیا و گەندەڵ موچە و خێر و خێراتی ئەم وڵاتە هەمووی بۆ چەند کەسێکی بەبقەی پەنجەکانی دەستمانە، بەس ئێمە پێیان ئەڵێن ئێمە موچەمان ناوێ. ئەم جارە دوا فلسی ئەم وڵاتە لە خوێنتان دەرەهێنینەوەوانێ. ڕۆشنبیر ئەبێ داوای میلەتێ بکە، نەک داوای موچە، چونکە تۆ کێشە هەر موچە نییە. تۆ وڵاتەکە لەولاوە جێشی تورکی و جێشی فارسی و جێشی ئەمە ئەوێت بە ئارزی خۆی تەراتێنی تیاکە. ئیتر کامەیە سەر بەخۆی، کامەیە بنچینەیەک دابین کە دڵی پێ خۆشکین بۆ داهاتوو. ئێمە داهاتوومان نییە بەڕاستی. گەلگردنتان ئازاد نەکە، گەل ئازادی دەوێ لێتان لە دەست ئێوە ڕادەکە، کاسەی پڕ ئاشتی ماڵە بژێوی و ژین داواکە، داوای خاکی سربەخۆ و دەرکردنی دوژمن دەکە. ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی دەڵێن گەڕانەوەی ئەمڕۆیان بۆ سەر شەقام دەستپێکی ناڕەزایەتیەکانیانە تا ئەو کاتەی داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت شەقام چۆڵ ناکەن. ئەم جارە تەنها مامۆستایان لەسەر شەقام نین، بەڵکو خۆپیشاندانی سەرجەم چین و توێژەکانە. هەردانە ساڵە ئەم حکوومەتی پێشوو چارەکە موچەیدا سێ چارەکە موچەیە دزی یا چەند موچەیەک بە کۆی گشتی کە سیانسە موچەیان دزیوە، سیانسە موچە بە کۆی گشتی هی موچە خۆران 34 سێ لەسەر چواری موچەشیان لایە. بەڵێ لەو کاتێشە داوا من کردی ئەو حکوومەتە دەزەکان کێشێتەوە، بەڵام بە قسەمان نەکرا. لەبەرەوە ئێستا تەماشاکەی لە پەرلەمان بەستەنە حیزبێ زۆری نێدەنگە بێوێت چیەکە ئایکە بەویستی خۆی لەبەرەوە میلەت نایەوێ. ئێساش ئەم حکوومەتە هەر کەسێک هەیە و نییە با دەزەکار بکێشێتەوە، کەسانێکی لێ هاتوو، کەسانێکی بە ئەزمون دەسەڵات بەرێ بەڕێوە. هەموو ئەو نەعەدالەتیەی کە کردویانە ئەبێ ئیتر کۆتایی پێبێ، ژیانی خەڵک ئاسایی بکرێتەوە تا چیتر خەڵک بە ناچاری ڕوو لە بەغانەکە داوای موچە و بجێوی و باشکردنی ژیانی بکات. خۆپیشاندەران دەڵێن ئەم جارە لە شەڕی وەرگرتنەوەی مافەکانیان لەگەڵ حکومەت سڵ ناکەنەوە و دەست هەڵناگرن. ئەم جارە شەقام دەکەنە مەیدانی وروژاندنی هاوڵاتیان بۆ بەگژاچوونەوەی گەندەڵی و شەڕی وەرگرتنەوەی مافەکانیان دەکەن بەرامبەر دەسەڵاتێک کە بە خەیاڵیدا نایەت هاوڵاتی سکی برسیە یاخود تێر. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.